لە ڕاستیە با بڵێن ئاشکرای هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی قوڵ و نابەرامبەر تێئەپەڕێ لە هەمان کاتیشە لە دۆخێکی وهایە لەبری ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕاستیە لەبری با بڵێن دابینکردنی سەقامگیری لە هەمان کاتە پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی و لە هەمان کاتە مەسەلەی گەڕانەوەی متمانە و بە جۆرە لە جۆرەکان دابیرکردنی بژێوی هاوڵاتیان لە بەرامبەر ئەمەدا وەکو بەڕێزت باس کرد هێز جوڵێنراوە بۆ ناوچەیە کە لە ڕاستیە ئەگەر چی بیانۆکان بۆ مەسەلەی ڕێگریکردن لە قاچاق و مەسەلەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر چێرز ئەو معلوماتانە ئەو زانیاریانە ئەم پاساوانە ڕاست و دروست بن ناکاتە پای ئەوەی کە تۆ هێز بجوڵێنیت و ناکۆکی و دووبەرەکی دروستکەی لە شوێنێکی ئاوا لە ناوچەیەکی ئاوا کە ناوچەیەکە بەڕاستی هێشتا یەکلا نەبووەوە بە و لە هەمان کاتیشە سێ هێزی سەرەکی لەو ناوچەیە کە ڕۆڵیان هەیە هەر لە پارتی کرێکارانی کوردستان بگرێت تا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش هێزی جوڵاندووە لە ڕاستیە ئێمە خوێندنەوەی ئێمە بۆ ئەم دۆخەیە ئەم شێوازی مامەڵەکردنەی دەسەڵات بە تایبەتیش حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستان بە هەنگاوێکی هەڵە ئەزانین بۆ لەبەرەوەی کە پشێوی و ئاژاوەیەکی یەجگار گەورەی دروست کرد ناکۆکیی دروست کرد لەناوان لایەنە سیاسیەکان کە ئێمە چاوەڕێی سەقامگیری و وەکو باس کرد ئاشتی کۆمەڵایەتیمانە کرد چاوەڕێی ئەوەمانە کرد کە ئەحزابی سیاسی و حکوومەت هەوڵی دەستەبەرکردنی یا چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان باکەوە قەیرانە قوڵ و هەنووکەیانی کە ئێستا هەن بەڵام بەڕاستی بەداخەوە ئەوەی کە هەستمان پێکرد درکمان پێکرد کە ئەمان لەبری چارەسەرکردنی ئەم کێشە و قەیرانانە هاتوون هێز ئەجوڵێن هێز جوڵانیش لە ڕاستیە بۆچوونی من وەکو هەردی نەگوەکو ڕێکخراو ینی بەڕاستی کۆمەڵێک پەیام یا کۆمەڵێک مانا لە خۆگرێ یەک جوڵاندنی ئەم هێزە بەبێ ڕاوێش لەگەڵ ئەحزابە سیاسیەکانی تر کە خاوەنی هێز و خاوەنی هەیمەنەن لە هەرێمی کوردستانە بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی جێنفوزی خوان خاوەنی جوغرافیای خوانن کە ڕێکخراوەکان بەڕاستی لە ماوەی ڕابردووە هەوڵیان ناوە ئەم جۆرە جوگرافیا و جوگرافیایە کاڵ بکەنەوە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی ئەم ناکۆکی هەڵایسانوە هەڵگیرسانوە یعنی ئامانجیشی لە ڕاستیە بۆکو ئەوەی کە من بۆ خۆم وەکو هەردی درکی پێیەکەم ئەوەیە کە یعنی ئامانجی سەرەکی ئەوەیە پارتی کرێکارانی کوردستان لەو ناوچێ هەرچۆنێک بێ دوور بخاتەوە و ئەمەش بە پشتیوانی لە ڕاستیە حکوومەتی تورکیایە کە بینیمان هێزێکی زۆر لە تورکیاوە داخلی هەرێمی کوردستان کراون جگە لەوەی کە بنکەو بارەکایەکی تقریبا خەمڵێنێ بە 90 بنکەو بارەکەی تورکیا حکوومەتی تورکیا لە هەرێمی کوردستانە ئەمە جۆرێکە لە سیاست بۆ با بڵێن وەدەرنانی پەکەکە کە لە ماوەی ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان بە شێوازێکی ئاشکرا ئیشی لەسەر کردووە بە ئەکیدی قوبوڵی ناکەین ئێمە ئەگەر خەڵکانی هەرێمی کوردستان یا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕاستیە لە ماوەی ڕابردووە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە دنیای قوربانیان ناوە با بڵێن بە دنیای ئاریشە و کێشە و مشکلات تێپەڕیون لەبری ئەوەی کە ئەمان بێن ئەم ئاریشە و بارگژیانە بڕەوێنەوە لە بەرامبەر هاتوون هێز ئەجوڵێن ئەم هێز جوڵانە لە ڕاستیە خەڵکانی هەرێمی کوردستان پیان قوبوڵ ناکرێت پیان هەزم ناکرێت چونکە مەسەلەی شەڕی ناوخۆ و هەر وەکو نمونە وەریگرین شەڕی ناوخۆ با بڵێن یادەوەرێکی یا مێژوویەکی تاڵ و ناشرینی لە یادەوەری کۆمەڵانی خەڵکی کوردستانە دروست کردووە بۆیە خەڵکانی هەرێمی کوردستان لە ڕاستیە جارێکی تر ڕێنایەن شەڕی ناوخۆ ڕووباتەوە یەک دووش هەر حیزبێک هەر لایەنێک لە ڕاستیە بیەوێت لەگەڵ هەر لایەنێکی سیاسی کوردیە ئاژاوە بنێتەوە یا کێشە دروستکە چکە بەڕاستی ئێمە بڕوامان بە کوردستانی گەورەیە هەر هێزێکی سیاسی بەناو و فۆرم و شکڵێکی کوردیەوە سیاست بکە کار بکە لە چوارچێوەی ئازادکردنی کوردستانی گەورە کە ئێمە هەمومان قەناعەتمان پێێتی ئێمە پشتیوانی لێ ئەەکەین و پاڵپشتیەکەین وەکو ڕێکخراوەکان وەکو شخصیش ئەگەر من بۆ خۆم وەکو شخصێک وەکو تاکێکی هەرێمی کوردستان لە ڕاستیە پشتیوانی لە هەر هەوڵێکەکەم کە بۆ سەرخستنی پەیامێک بۆ سەرخستنی پرۆسەیە کە هەمومان قەناعەتمان پێێتیش کوردستانی گەورەیە لە ڕاستیە لە ماوەی ڕابردووە بۆ خۆتان ئاگادارن ڕێکخراوەکان لە هەموو بانەڵم لە هەموو بەڵام لە زۆرینەی زۆری ڕووداوەکان یا حەدەسەکان
هەڵوێستی خۆیان هەبووە و هەڵوێستەکانیشان بە ڕوون و ڕاشکاوی گەیانوتە دەسەڵات و حکومڕان و ئەحزابە سیاسیەکان بۆ ئەم وەزعی ئێستشکە لە زینی وەرتێ و مۆزوعێکی گەرمە لە ڕاستیە ڕێکخراوەکان نزیکی 105 ڕێکخراو با بڵێن ڕاگەیەنراوێکمان ئامادە کرد لە ژێر ناوی ئەوەی کە نابۆ شەڕی ناوخۆ بەڵکو ئێمە سەقامگیری و با بڵێن کوردستانێکی ئارام و ئاوەدانمان ئەوێ ئەم 105 ڕێکخراوە لە ڕاستیە لە ناوەڕۆکی هەڵوێست و یا ڕاگەیەنراوەکانە هەموو ئەو ئاماژانەی کە سەبارەت بە هەڵایسانی شەڕی ناوخۆیە ڕوونمان کردوێتەوە و حیزب حکومڕانەکان و حکوومەتمان ئاگادار کردوێتەوە لە مەترسیەکان و لە ڕاستیە ئێمە ئەگەر حکوومەت یا دەسەڵاتی سیاسی نێتە پای ئەوەی کە ئەم وەزعە هێور کاتەوە لە ڕاستیە هەوڵی داهاتومان یا ئامانجی داهاتومان یا میکانیزمی داهاتومان لە ڕاستیە دروستکردنی قەڵغانی مرۆییە لەو ناوچەیە کە هەم بەشێک لەو ڕێکخراوانەی کە پاڵپشتی ئەم ڕاگەیەنراوەکەن هەم لەگەڵ خەڵکی ناوچەی زینی وەرتێ قسەمان کردووە گفتوگۆمان لەگەڵا کردوون کە لە هەر دۆخێکی نەخوازرا و کە ئەحزابی سیاسی یا بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگەوە لەو ناوچەیە ڕووبات لە ڕاستیە ئێمە ئەو قەڵغانە مرۆیە دروستەکەین لە پێناوی ئەوەی کە بە هیچ شێوەیەک جارێکی تر شەڕی ناوخۆڕونەیەتەوە پەیامم بۆ ئەحزابە سیاسیەکان و حکوومەت بە دیاریکراوی و هەر سێ لایانی سیاسی پارتی کرێکارانی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گرنگە لێکتێگەیشتن بکەن بە میکانیزمێکی باش بۆ چارەسەری ئەو لێکتێگەیشتنانەی کە دروست بووە لە ڕاستیە ئەمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک باسم کرد ساڵی ڕابردوو بە دۆخێکی نەخوازرا و ناخۆش و پڕ ئاریشات تێپەڕیون بۆیە لێکتێگەیشتن و گفتوگۆ لە ئێستەیە بۆ هەرسێ هێزی سەرەکی باشترین چارەسەرە نەک ئەوەی کە ئێمە وڵاتانی ئیقلیمی بکەین با بڵێن هەوڵ بین وڵاتانی ئیقلیمی سنوورەکانی هەرێمی کوردستان ببەزێن یا سەروەری خاکی هەرێمی کوردستان ببەزێن لە هەمان کاتیشە پشتیوانی هێزێکی سیاسی کوردی بکەن لە دژی هێزێکی سیاسی تر.